من بەڵێنم ماو هەمیشەش وتومە کە دژی نادات پەروەریم داخستنی ئەم بارەگایە و ئەم کۆمیتەیەم بە کارێکی زۆر نادات پەروەران نزانی کە بەرامبەر بە خەڵقی بە شەرەف و بە ویژدان و تێکۆشەر و ماندووی ئەم دەوەرە کراوە بۆیە ئەوەڵین کاری کە کردنەوەی ئەم کۆمیتەیە بوو دەنگدانیشمان لە ڕاستیە دەنگدانێکی مێژوویە دەنگدانێکە بۆ ڕاستکردنەوەی هەڵەکانی مێژوو هەڵەکانی کە بە درێژایی مێژوو لە دروستبوونی عێراقەوە بەرامبەر بە گەلەکەمان کراوە ڕاستکردنەوەی هەڵەکانی مێژووە کە لە ناو هەرێمی کوردستانە بەرامبەر بە یەکێتی نیشتیمانی کوردستان کراوە بۆیە دڵنیام کە هەمومان بەیەکەوە ئەتوانین خەونی مام و کاکەنەوە بێنی نەدی بە دەنگدانمان بە لیستی هاوپەیمانی و بە کاندیدا ئازیزەکانمان بە هیوای سەرکەوتن بۆ هەر هەمووتان ڕێز و سڵاوم بۆ یەکەیە کەتان سپاسی ئامادەبوونتانەکەم و پیرۆز بێ و ئیشەڵڵا هەمومان بەیەکەوە لێرەیە جەژنی سەرکەوتنە بەستین